سەرەتای ئەم شەپۆلەش لە کاتەکانی ئەم ڕەوانێ لە سەرەتا لە ناوچەکانی باکوور و ڕۆژاوای هەرێمی کوردستانەوە بۆ پێدەچێت لە کاتەکانی شەودا کاریگەری لەسەر پارێزگای سلێمانی و دەوروبەری هەبێت و لە کاریگەری ئەم شەپۆلەش بۆ سبەینێش بەردەوامی دەبێت و بۆ ڕۆژانی دواتریش تا ڕادەیە کەشوهەوا بە ناجێگیری دەمێنێتەوانێ و لە کاتەکاندا ئەگەری بارانبارینمان دەبێت لە کات و شوێنی جاجادا وە کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵ تا ئەم بەروارە لە پارێزگای سلێمانی 205 ملیم باران باریوە بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 195.9 ملیم باران باریوە. تا ئێستاش بارانباری لە ناوچەکانە دەوروبەری پارێزگای سلێمانێ بۆ نمونە چەمچەماڵ تا ئێستا 125 ملیم باریوە، بازیان 165 ملیم باران باریوە، قەڵاتجێ 102 ملیم، هەڵشۆ 165 ملیم، شارۆچکەی پێنجین 302 ملیم، کەلار 47 ملیم، مەیدان 70 ملیم و هەروەها ناوچەکانی تریش دەوروبەری پارێزگای سلێمان بڕی پێویست لە باران تیا باریوە.